بەناوی خۆی گەورە و میهرەبان، ئێوارەتان باش، هەموو لایەکتان بەخێر بێن. ویستم لەم پرس کۆنفرانسە سەبارەت بە فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت و ئەو بەیانەی جەنابی سەرۆکی حکوومەت کە ئەمڕۆ بڵاوی کردەوە سەبارەت بە چەک و دیاردەی چەک هەڵگرتن و مامەڵەی چەک و ئەو شوێنانەی کە چەکی تێدا دەفرۆشێت و هەروەها تا ڕادەیەک زۆربوونی دیاردەی بەکارهێنان و تەقەکردن و کوشتن کە لە پارێزگا و شوێنە جیاجەکانی هەرێمی کوردستان لە ماوەی دوایی هەست پێ دەکرێتن کە بەرەو زۆربوون دەچێتن. ویستم کە لەسەر ئەم بابەتە بەڕێگەی ئێوەوە پەیامێک بدەین بە هەموو لایەک کە وەکو وەزارەتی ناوخۆ پاشەوەی کە گفتوگۆیەکمان لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت کرد و فەرمانی کرد کە پێویستە سنوورێک دابنرێت و یاساکان جێبەجێ بکرن وەکو خۆی، هەر دەست بەجێ لە دوای ئەو گفتوگۆی لەگەڵ جەنابیان پەیوەندیم کرد و کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لەگەڵ پارێزگارەکان لە هەولێر، دهۆک، سولەیمانی، هەڵەبجە، هەروەها لەگەڵ هەر چوار ئیدارەی سەربەخۆ لە زاخۆ، سۆران، ڕاپەڕین و گەرمیان. پەیامی جەنابی سەرۆک و فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتم پێگەیاندن کە پێویستە دەست بەجێ ئەو شوێنانەی کە چەک دەفرۆشن، چ بە ناوی مەیدانی چەک فرۆشتنە، شوێنی چەک فرۆشتنە، ئەوانەی کە مۆڵەتی فەرمیان هەیە و ئەوانەی کە مۆڵەتیشیان نییە، هەر هەمویان پێویستە دەست بەجێ دابخرێن کە خۆشبەختانە لە کاتێکی زۆر کووردا بەشێکی هەرە زۆری پارێزگا و ئیدارە سەربەخۆکان فەرمانەکەیان جێبەجێ کردووە و ئێستا لە هەولێر، سولەیمانی، سۆران، هەروەها دهۆک ئەم پێشەوەی بێن بۆ ئەم پرس کۆنفرانسە لەگەڵ پارێزگارەکان قسەم کردووە کە فەرمانەکە وەکو خۆی جێبەجێ کراوە و هەرچی شوێنی فرۆشتنی چەکە داخراوە، ئەمەش بۆ شێوەی بۆ کاتێکی دیاریکرا و تاوەکو یاسای نوێی ژمارە 2 ساڵی 2022 کە بەم دواییانە لە پەرلەمانی کوردستان دەرچووە دەکەوتە بواری جێبەجێکردن و ڕێنمایی پێویست لە وەزارەتی ناوخۆ بۆ جێبەجێکردنی دەردەچێت. لە هەفتەی داهاتوو لەو چەند ڕۆژە ئەو ڕێنمایانە دەردەچن و بە میکانیزم و بە شێوازێکی یاسایی و نوێ پەیوەندی نێوان ئەم شوێنانەی چەک فرۆشتن لەگەڵ حکوومەت و شێوازی کڕین و مامەڵەکردن بەو چەکانە لەلایەن هاوڵاتیانەوە و کێ مەرجی وەرگرتن و بەکارهێنانی چەکی هەیە یان هەڵگرتنی چەکی هەیە. ئەم بابەتە هەروەک چۆن جەنابی سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دوێنێ ڕایگەیاند کە بە دیجیتاڵی دەکرێتن و بایۆمەتری وەردەگیرێتن لە هەموو ئەو کەسانەی کە چەکیان لەلایە و هەموو ئەو کەسانەی کە داوا دەکەن چەک هەڵبگرن پێویستە بایۆمەتری ئەو کەسە لە لای وەزارەتی ناوخۆ هەبێتن بە هەماهەنگی لەگەڵ پۆلیس، لەگەڵ دامەزراوەی ئاسایش و لەگەڵ پارێزگا و ئیدارە سەربەخۆکان. لە چەند ڕۆژی داهاتوو ئەم بابەتە دەکەوتە بواری جێبەجێکردن. بابەتێکی تر کە ویستم لە ڕێگەی ئێوەی بەڕێزەوە هەموو هاوڵاتیان لێوە ئاگادار بن کە لە ماوەی ڕابردوو دیسان لەسەر فەرمانێکی ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی حکوومەت کە پێویستە لە ڕووی هاتوچۆەوە گرنگی زیاتر بە سەرپێچەکانی هاتوچۆ بدرێتن و بۆ ئەوەی کە سەلامەتی هاتوچۆ لە هەموو هاوڵاتیان بۆ هەموو هاوڵاتیان فراهم بکرێتن و سەرپێچی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ نەکرێتن. بڕیارماندا کە چەند ڕێنماییەک دەرچوون ئاگاداری پارێزگا و ئیدارەکان کرا کە هەر کەسێک، هەر هاوڵاتیەک، هەر کەسێک لە هەر پۆست و پلەیەکدا بێتن نەشرە و فەرارەی پۆلیس بەکار بێنێتن لەسەر سیارەکانی یاخود دەستکاری تا ژمارەی تابلۆ و ڕەنگی سیارەکانی بکاتن یان بە شێوازێکی ناڕێک و بەدەر لە ڕێنمایەکانی هاتوچۆ شۆفێری بکاتن، دەست بەجێ ئەم ئۆتۆمبیلە و خاوەنەکەی دەزگیر بکرێتن و سزای دارایی بەسەریدا بسەپێنرێت. دەمەوێت لێرەوە بە هەموو لایەکی ڕابگەێنم کە زۆر جار لە میدیا و سۆشیال میدیا و لەولا گوێبیستی ئەوە دەبین کە خەڵکانێک لەژێر پەردەی ئەوەی کە کوڕ و کەس و کاری خەڵکانی بەرپرسن یان دەستڕۆیشتونە لەو وڵاتە هەوڵ دەدەن کە بەدەر لە ڕێنمایی و بەدەر لە یاساکان هەندێک ڕەفتاری نەشیاو ئەنجام بدەن. خۆشبەختانە دامەزراوەکانی وەزارەتی ناوخۆ و ئاسایش، دەستگاکانی ئەمنی بە هەماهەنگی لەگەڵ یەکتری مەفارزی تایبەتیان دەرکردووە
و ڕۆژانە ئەو خەڵکانی کە خۆیان بەدەستڕۆیشت و خەڵکی بەناو کوڕە مەسئولدا دەنێن لە وڵاتە سزا دەدرێن و ئێستا هەمویان ئەوانەی کە کەوتونەتە بەردەستی مەفرەزەکانی هاتوچۆ ڕوبەڕووی یاسا کراونەتەوە و سزای داراییشان بەسەردا سەپێنراوە. دەمەوێت بە هەموو لایەکی ڕابگەینم کە چیتر لە هیچ کەس قبول ناکرێتن بەدەر لە یاسا و ڕێنماییەکان نە ئۆتۆمبیل لێ بخڕێتن، نە سەرپێچی ڕێنماییەکانی هاتوچۆ بکاتن، نە ئەو کەلوپەلانەی کە پێویستە لە دەستی دەستگا ئەمنیەکان و پۆلیس بێتن هاوڵاتیانی ئاسایی بەکاری بێنن لەژێر هەر پەردە و لەژێر هەر پلە و پۆستێکدا بن. هیوادارم کە هەموو لایەک پەیامەکە وەکو خۆی وەربگرن، چونکە دەستگاکانی پۆلیس و ئاسایش و دامەزراوە ئەمنیەکان دەستواڵا کراون لەوەی کە هەر کەسێک سەرپێچی بکاتن سزای پێویست لە پێی یاسا ڕوبەڕووی یاسای بکەنەوە و ڕوبەڕووی دادگا بکرێتەوە بۆ ئەوەی سزای یاسایی خۆیان وەربگرن. سەبارەت بە چەکیش من دەمەوێ ئەوەش پێتان ڕابگەینم کە لەگەڵ بەڕێز وەزیری پێشمەرگەش قسەم کردووە کە بەشێکی زۆر لەو چەکەی کە زۆر جاران بەکاردێت بەداخەوە ئەو چەکەیە کە لە دەست ئۆرگانەکانی فەرمینە، چ لە برایانی پێشمەرگە بێت، چ ئاسایش بن، چ پۆلیس بن، چ هەر ئۆرگانێکی تری فەرمی ئەم وڵاتە بێتن کە دیاردەیەک هەیە ئێستا برایانی پێشمەرگەمان شوێنێک نییە چەکی خوانی تێدا هەڵبگرن. پێشتریش لە ئەنجومەنی وەزیران ئەمە باس کراوە و ئەمڕۆژ لەگەڵ وەزیری پێشمەرگە ئاڵوگۆڕی بیرۆبۆچوونمان کرد کە تاکید لەم بابەتە بکرێتەوە شوێنی کۆگاکردنی چەکی پێشمەرگە کاتێک کە ئەرکی فەرمی تەواو دەبێتن چەکەکە لەوێ هەڵبگیرێتن و چەک لەگەڵ خۆی نەباتە ماڵەوە. ڕەنگە ئەگەر ئینسان چەکی لەلا نەبێتن کێشەیەکیشی توش ببێتن دەست نەبات بۆ چەک، دەست بباتن ڕەنگە بۆ هۆکارێکی تر کە ناڕەزایەتی خۆی پێ دەرببڕێتن. هیوادارم کە هەموو هاوڵاتیانی ئێمە هاوکاری دامەزراوەکانی حکوومەت بن بە تایبەتی پۆلیس و ئاسایش بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی سەردەمیانە و ڕێکوپێک یاساکان جێبەجێ بکەین. لە دەرەنجامی کۆتاییدا ئێمە دەمانەوێت کۆمەڵگایەکی کراوە بین، کۆمەلگایەکی خۆشببخت بین و کۆمەلگایەکی ئارام و سەقامگیر بێتە کۆمەلگایەک بە ئاشتی بە یەکەوە بژین کە ئەوە یەکێکە لە خەسڵەتە سەرەکیەکانی هەرێمی کوردستان کە جێگای سەربەرزی هەمومانە هەموو پێکاتەکان بە فرە ڕەنگ و فرە مەزهەب و فرە ئاین بە ئاشتی و بە سەلامەتی و بە ڕێکوپێکی بەبێ ئەوەی کێشە و گرفتێک هەبێتن. بەڵام لە هەمان کاتدا ئەو کێشە و گرفتانەی کە ڕووبەڕووی هەمومان دەبنەوە لەوەیە کە ڕەفتارێکی کەسی و هەندێک جار ناڕەحەتیەک لە ڕاددەبەدەر و کۆنتترۆل نەکردن لە کێشەیەکی بچووک کە گەورە دەبێتن یان چارەسەر نەکردنی کێشەیەکی بچووک کە لەسەرێک کۆ دەبێتەوە کەلەکە دەبێت دواتر دوا دەکەوێتن چارەسەرە یاسایی و ئیداریەکانیان وای لێ دێتن کە بگاتە دیاردەی کوشتن. لێرەوە جێگای خۆیەتی کە تاکید لە پەیامی جەنابی سەرۆکی حکوومەت بکەم کە داوا لە دادگاکان دەکات و لە دادوەرە بەڕێزەکان دەکات کە بە ئەرکی خۆیان هەستن و هاوکار بن لەگەڵ دامودەزیەکانی پۆلیس و ئاسایش ئەو کەسەی کە دەستگیر دەکرێتن پێویستە یەک زوو بابەتەکەی یەکلا بکرێتەوە، ئەگەر تاوانبارە سزا بدرێت، ئەگەر بێتاوانە ئەو کاتە بە پێی یاسا مامەڵەی لەگەڵ بکرێت و دواکەوتنی دۆسیەکان لە دادگاکان یەکێکە لە هۆکارەکان کە زۆر جار کێشەیەکی بچووک دەمەقاڵەیەکی بچووک دەگاتە ئەوەی کە کێشەکە گەورەتر ببێتن. مخابن ڕۆژانە دەبینین گەنج کۆڕ کێچ لە وڵاتە تووشی تونند و تیژی دەبنەوە. ئەمە دەرەنجامی بابەتێکی کۆمەڵایەتیە، هەندێک نۆرم و ڕەفتاری کۆمەڵایەتی هەنا پێویستە هەمومان ئیشی لەسەر بکەین. من داوا لە ناوەندەکانی خوێندنی باڵا، پەروەردە، تەندروستی، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەکەم، هەموو پارت و لایەنە سیاسەکان دەکەم کە هەمویان هاوکار بن لەوەی کە تێگەیاندنی تاک بە تاکی ئەم خەڵکی هەرێمی کوردستان باشترە لەوەی کە ڕوبەڕووی سزا ببنەوە و دەستگاکانی ئەمنی ناچار بن کە ڕێکاریان بەرامبەر بگرنەبەر. بەڵام ئەگەر کەسێک بەدەر لە یاسا و بە پێچەوانەی ڕێنمایەکان ڕەفتار بکات، ئێمە فەرمانمان داوە بە دەستگاکانی ئەمنی و پۆلیس و ئاسایش دەستکراوە بن لە جێبەجێکردنی یاسا و حساب بۆ هیچ کەسێک نەکرێتن. زۆر سوپاستان دەکەم، بەخێر بێ سەرچاو. زۆر سپاس جەنابی وەزیری ناو. خۆ من کۆسرەدا ئازادم لە کوردستان تیڤی و پرسیارم هەیە.
پرسیارەکانم لەسەر سۆشیال میدیایە دوای ڕاگەاندراوەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بەشێکی زۆر لە خەڵک لە ڕێگای فەیسبووکەوە ئەڵێ ئەو چەکەی هەیتم ڕادستی حکوومەتی دەکەم ڕۆژی یەکشەمە ئێوە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان شوێنێکتان دیاری کردیە بۆ وەرگرتنی ئەو چەکە لە خەڵک ئەمە پرسیاری یەکەمەم پرسیاری دووەمیشم ئەم ڕێگریکردنا یان با بڵێن ئەم نەهێشتنی هەڵگرتنی چەک بە شێوەیەکی نایاسایی ئەگەر بێت و کڕین و فرۆشتن لە ڕێگای سۆشیال میدیا فەیسبوک هەر شوێنێک بکرێتن ئەمەش هەمان ڕێکاری دەگرێتە بەر لە بەرامبەرەوەی کە لە ئێستا بە شێوەیەکی کردداری لە بازارەکان لەگەری دەگرێتە بەر سپاس. زۆر سپاس بابەتێکی زۆر گرنگت و ڕژاند بابەتی سۆشیال میدیا و میدیا بە شێوەیەکی گشتی من داواتان لێ دەکەم میدیا ئەرکێکی زۆر گرنگ و پیرۆزی لەسەر شانە دەتوانن وەکو دەسەڵاتی چوارەم هەر تەنها باسە ڕەخنەکان نەکەن دەتوانن پەیامێکی زۆر ڕێکوپێکیش ئاراستەی کۆمەڵگای کوردستانی بکەن بەوەی کە هاوکار بن لە جێبەجێکردن و خاک و نەتەوە و نیشتیمانی خۆیان خۆش بوێتن ئینسان ئەگەر خاک و نەتەوە و نیشتیمانی خۆی خۆش بوێتن هەموو شتێکی خۆش دەوێتن ئەو کاتە مرۆڤی خۆش دەوێت تاکێکی خۆش دەوێتن ئەم وڵاتە ئەبێ هەمومان بەیەکەوە بیپارێزین سۆشیال میدیا ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لەم بابەتە کەناڵەکانی ڕاگەیاندن داواتان لێ دەکەم کە بەپێی یاسا ڕەفتار لەگەڵ ئەم بابەتە بکەن هەندێک جار کێشەیەک دروست دەبێتن من دێمە سەر وەڵامی ئەم بابەتە بەڵام بە هەلی دەزانم کە باسی بکەم تەقینەوەیەک ڕوودەداتن تەقەیەک دەکرێتن کەسێک دەکوژرێتن جێگای بەڕاستی داخە کەناڵی تەلەڤیزیۆنی یاخود پەیجی سۆشیال میدیا بچن لایڤ بکەنەوە لەوەی کە ناخۆشیەکانی خێزانێک ئافرەتێکە بۆ کەسێکی لە دەستچوو بۆ منداڵێک بۆ مێردێک بۆ باوکێک بۆ یان کەسێک بۆ کەسێکی لە دەست چووە ناخی خۆی دەردەبڕیتن گوناحە دژی مافەکانی مرۆڤە دژی هەموو بەهاکانی مرۆڤایەتیە لە حاڵەتێکی وادا خێزانێک پێشان بدرێتن کە لە دوای ئەوە ڕەنگە بۆ ئەم خێزانە زۆر شتی ناڕەوای تێدا بێتن ڕەنگە ئەم خێزانە عورف و عاداتی وانە بێ بەم شێوەیە لە ڕاگەیاندن و لە پێشچاوی هەموو خەڵک دەربچێت بەم شێوەیە من داواتان لێ دەکەم پرۆفشناڵانە مامەڵە بکەن ڕێز لە خەڵک بگرن چونکە بەڕاستی هیچ هونەرێک لەوەدا نییە کەناڵەکان پێشبڕکێ لەسەرەوە بکەن معاناتی خێزانێک کە کەسێکی لە دەستداوە ئەو کاتە بیهێنە سەر تەلەڤیزیۆن و لێی بپرسن هەستت چییە ئەم پرسیارە تەقلیدیە بێمانایە کە لە کاتێکدا کەسێک ئازیزترین کەسی لە دەستداوە لی دەپرسن هەستت چییە بۆ چوونت چییە ئەمە لە کاتێکی زۆر کاتێکی ئاساییدا نییە ڕەنگە هاوسەنگی خۆی لە دەستدا بێتن قسەیەک بکات لە دەربڕی ڕەوشت و بیر و بۆچوونی خۆی نەبێتن ئەمڕۆ بینیم لە یەکێک لە کەناڵەکان بەڕاستی ئەو ڕووداوەی کە ئەمڕۆ ڕوویدا ئەمەی کە براکەی لە دەستدا بوو جنێوی دەدا بە لایڤ بە پەخشی لایڤ جنێوی دەدا بە تەرەفی مقابل بەڕێزان ئەمە هیچ هونەرێکی تێدانە بەداخەوە ئەمە تێکدانی مۆراڵی کۆمەڵگای کوردستانیە من داواتان لێ دەکەم بە ئەرک و بەرپرسیارەتی خۆتان هەستن لەم بابەتە ئەو بەڕێزانی کە لە سۆشیال میدیا گوتویانە ڕۆژی یەکشەم دەچین چەکەکەمان ڕادەست دەکەین بەڵێ یاسای نوێ بڕگەیەکی تێدایە کە ئێمە بنکەکانی پۆلیسمان تەرخان کردووە بۆ وەرگرتنی ئەو چەکانەی کە هەر هاوڵاتیەک نیازی هەیە ڕادەستی حکوومەتی بکاتەوە و وەکو گوتم لە چەند ڕۆژی داهاتوو ئەم ڕێنمانە دەکەونە بواری جێبەجێکردن چەند شوێنێک دیار دەکرێت پسولەی پێدەدرێتن ئەگەر بیاوێتن شەکەکە بکاتە چەکی مۆڵەت یان ئەگەر بیاوێت چەکەکە ڕادەستی حکوومەت بکاتەوە لە بەرامبەر ئەوە حکوومەت بەرپرسیارێکە قەرەبووی بکاتەوە لە خودی یاسایەکە ئەم بابەتە دەستنیشان کراوە و تۆمار کراوە ئێمە هانی هەموو هاوڵاتیان دەدەین ئەوەی کە پێویستی بە چەک نییە ڕادەستی حکوومەتی بکاتەوە و ئەوەی پێویستی پێیەتی بەپێی ئەو ڕێکارانەی کە لە یاسای نوێ دەردەچن و ڕێنمایەکانی بۆی دەردەچن تۆماری بکات بابەتێکی تر کە هەندێک جار هەندێک سۆشیال میدیان هەندێک پیج پرۆپاگەندە بۆ چەک دەکەن بۆ هەندێک دیاردەی ناشیاو دەکەن دەمەوێ پشتڕاستان بکەمەوە کە دامەزراوەکانی پۆلیس و ئاسایشمان ڕاستپاردیە کە بە دووەداچوونی ئەو پێجانە ئەو سایتانە بکەن و ئەگەر بگەینە سەرچاوەیان و ئەو کەسانی لە پشتیانن هەرکێ بێتن دەست بەجێ دەستگیر دەکرێن و ڕادەستی یاسا دەکرێن و ڕوبەڕوو یاسا و دادگاکان دەکرێنەوە.
جەنابی وەزیر منازر فاروقم پامنێری کوردستان 24 ئەو شوێنانی چەک دەفرۆشن و مۆڵەتی فەرمیان هەیە چۆن مامەڵیان لەگەڵدا دەکەن چۆن ڕێکیان دەخەنەوە و پرسایی دومیشمەوەیە ئەو کەسانی کە لە دوای ئەم بڕیارەوە کە چەکی بێمۆڵەتیان پێیە ئێوە ڕێکارەکانتان چی دەبێت بەرامبەریان سەبارەت بە شوێنی چەک فرۆشتن ئەمڕۆ لەسەر بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەت داخران و بە تاکید ئێمە لە کۆمەڵگایەکین ڕەنگە بابەتێک کە بە یاسا ڕێک خرابێتن ئەبێ مۆڵەتیشی پێ بدەیت ڕێکارەکانی مۆڵەتدان دواتر لە ڕێنمایەکان ڕێک دەخرێن بەڵام ئەو کەسەی کە نیازی هەیە چەک بفرۆشێتن کۆمەڵێک مەرجی تێدایە ئەبێ ئەو مەرجانە لە ڕووی ئیداری لە ڕووی یاسایی لە ڕووی مالیەوە جێبەجێ بکاتن دواتر شوێنی چەک فرۆشنەکە بە شێوەیەکی دیجیتاڵی دەبەسرێتەوە بە ناوەندێکی وەکو داتە سنتەرێک لە وەزارەتی ناوخۆ و ئەم داتە سنتەرە دەبەسرێتەوە بە داتە سنتەری ناوەندی حکوومەتی هەرێمی کوردستان هەر کەسێک بیاوێت چەکێک بکڕێتن دێت لە وەزارەتی ناوخۆ مۆڵەتی ئەم چەککڕینە وەردەگرێتن ئەم مۆڵەتی چەکە ئەباتە شوێنی فرۆشتن لەوێ کە ئەو چەکەی کە دەکرێتن ژمارەی چەکەکە لەگەڵ جۆری چەکەکە تۆمار دەکرێتن و بە شێوەیەکی ئەلکترۆنی وەزارەتی ناوخۆ ئاگادار دەکرێتەوە تاوان ئەمەش ڕێکاری خۆی هەیە دوای ئەوەی کە ئاسایش و دامەزراوەکانی تری تەندروستی هەڵسەنگاندنێک دەکەن کەسێک کە لە ڕووی نەفسیەوە تەواو نەبێتن ناکرێت تۆ چەکێکی بدەیەدە چونکە ئەمە بۆ خۆی مەترسیە بۆیە هەم هەڵسەنگاندنێکی دەرونی تەندروستی هەمیش شێوازی هەڵگرتن و بەکارهێنانی بۆی خۆی پێ ئەزیەت نەکاتن هەمیش پشگیریەکی ئەمنی کە ئەم کەسە مەترسی نییە لە ڕووی ئەمنیەوە لەسەر کۆمەڵگای کوردستانی دواتر ئەم مۆڵەتەی پێ ئەدرێت لە شوێنی چەک فرۆشتن کە تۆمار دەکرێتن پێویست ناکە جارێکی تر بگەڕێتەوە دیجیتالیان ئێمە ئاگادار دەبین ئەمە لە پرۆسەدایە ڕەنگە بابەتی دیجیتالیکردنە پرۆسەکە یەک دوو مانگی تر بخایەنێتن لەگەڵ فەرمانگەی ئایتی حکوومەتی هەرێم لەسەر خەتین ماوەیە کە دەستی پێکراوە ڕێکارەکانی تر بە ڕێنمای ڕێکخراون و لە هەفتەی ئایندە ئینشاءڵڵا دەکەونە بواری جێبەجێکردن بەڕێز جەنابی وەزیری ناوخۆی وەرتیم لە کێنێن پرسیاری من ئەوەیە لەگەڵ ڕێکارەکانی دەست بەسەرداگرتنی چەکی بێمۆڵەت هاوکات ئیش لەسەر تێگەیشتن و تێفکرینی هاوڵاتیانیش ناکەن بۆ ڕووداوەکان لەگەڵەوەی کە بۆ شارکردنەوە بە تایبەت چونکە بەتەنیا دەست بەسەرداگرتن ڕەنگە چارەسەر نەبێت ئەگەر کابرا بە چەکیش ڕەنگە بتوانێت بە هۆکاری تر ئەم ڕووداوەکات ئیش لەسەر هیچ فکرەکەی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیر وەزارەتیەوە بۆ بۆڕۆیش لەسەر ئەم بابەتە بکەن پرسیاری دویشم ئەوەیە لە کاتی بۆنەوە ئاهانگەکاندا زۆر یانە لە کاتی بۆنەکاندا زۆر جاربین ومانە بەرپرسی حیزبەکان چەک پێشکەشی کۆمەڵە کەسایەتیەکەن لەگەڵ ئەمە وای کردووە کە تاڕادێک چەک خۆشەویست بێتە وەکو دیارێکیش لێ بێت لەگەڵ حیزبەکانە حکوومەت هیچ پەرنامێکی هەیە کۆ بێتەوە ئەمەش نەهێڵێت زۆر سواس سەبارەت بە بابەتی حزبەکان من ئاماژەم پێدا کە لێرەوە لە ڕێگەی ئێوە داوام لە هەموو پارت و لایەنە سیاسیەکان کرد کە لە جیاتی دابشکردنی چەک دەتوانن پەرتووکێک دەتوانن دیارەکی ڕەمزی بدەن بە ئەندامان و دۆستانیان و هاوکاری حکوومەت بن چونکە بەڕاستی لە ساڵانی ڕابردوو ژمارەیەکی زۆری چەک لە دەرەنجامی بارودۆخی ناهەمواری عراق بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی کە ڕوبەڕۆی چەندین کێشە و گرفتی ئەمنی بوون بە تایبەتی شەڕی نەگریسی داعش کە لە دەرەنجامی ئەو شەڕە تا ڕادەیەک دەتوانم بڵێم کۆمەڵگە هەمووی چەکدار بوو هەموو هاوڵاتیەک هەوڵیدا چەکێک بەدەستی بێنێتن بۆ پاراستنی خۆی و بەشێکی زۆری ئەو خەڵکەش خۆبەخشانە بەشداریان لە شەڕ کردووە ئەم چەکی پێشمەرگەیە چەکێکە بۆ بەرگریکردن بەکار هاتووە بەڵام خودی چەکەکە مۆڵەت پێدراو نییە ئێستا کە ئەو شەڕە تا ڕادەیەک بەرۆکی بەرداوین و برایانی پێشمەرگە لە سەنگەرەکانی پێشەوە پارێزگاری لە هەرێم دەکەن پێم وایە دەبێ ئەو بەڕێزانەی کە خۆبەخشانە یان ئەوانەی کە لە مەترسی ڕووداوێک چەکێکیان هەبووە پێداچوونەوە بەو بابەتە بکەن و چەکەکانیان ڕادەست بکەن و لە هەمان کاتدا بە تاکید دەبێ لەگەڵ پارت و لایەنەکان قسە بکەین و پەیوەندیان پێوە بکرێتن و ئەگەر پارت و لایەنە سیاسیەکان هاوکار بن زۆرێک لەو کێشانەی حکوومەت نەک هەر بابەتی چەک زۆرێک لە کێشەکانی تر چارەسەر دەبن چونکە بە تایبەتی کە سێ پارتی سەرەکی کە بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندێکی باشمان هەیە ئینشاءالله هەوڵ دەدەین هەمویان هاوکار بن لەم مەوزوعە
سوالی یەکەمت وشارکردنەوەی خەڵک حقیقەت بابەتێکی زۆر گرنگە. من لە پەرلەمانی کوردستانیش پێشتر ئەم بابەتەم ڕژاندووە. هەرێکێک لە ئێمە ئەگەر تووشی گرفتێک بین سەرەتا بیر لە چ دەکەینەوە بۆ ئەوەی مافی خۆمان بەدەست بێنین. دەبێ هەمومان بگەینە ئەو قۆناغا، دەبێ بیر لە یاسا بکەینەوە. ئەمە پێویستی بە ئاستی تێگەیشتنی تاک لە کوردستان هەیە، ئاستی تێگەیشتنی کۆمەڵگا هەیە و پێویستە هەموو هاوکار بن. بە تایبەتی زۆرێک لە وەزارەتەکان لەمە ڕۆلیان هەیە. وەزارەتی ئەوقاف دەتوانێت هاوکارێکی زۆر باش بێت لەم بابەتە. بابەتەکان لە وەزارەتی خوێندنی باڵا، وەزارەتی پەروەردە دەتوانین ئەمە بکرێتە بابەتێکی پەروەردەیی کە ئیشی لەسەر بکرێتن و بە تاکید ڕاگەیاندن ڕۆلی هەرە سەرەکی دەبێتن لەم بە. من داواتان لێ دەکەم هەرێکێک لە کەناڵەکان بەرنامەیەک دروست بکەن لەسەر تێگەیاندنی کۆمەڵگا، لەسەر مەترسی هەبوونی چەک لە کاتی کێشە و گرفت. ئەگەر دوو کەس دەمەقاڵەیان بۆ دروست ببێتن، ئەگەر چەقۆیان لابێت پەنا بۆ چەقۆ دەبن، ئەگەر چەکیان لەبێت پەنا بۆ چەک دەبا، ئەگەر هیچی لا نەبێت پەنا بۆ دەست دەبات، ئەگەر زۆر تێگەیشتوو بێتن پەنا بۆ دادگا دەبات. بۆیە گرنگە ئێمە بگەینە ئەو قۆناغی کە دادگا و یاسا یەکلاکەرەوە بێت لە نێوان کێشەکانی دوو کەس، دوو لایەن، دوو خێزان یان خێزان و مێرد. ئێستا ئەو کێشانی کە ڕوودەن بزانە لە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان کەسێک زاوای خۆی خوشکی خۆی کوشتووە. یعنی ئەمە کێشەیەک نییە کە چەکی لەلایە، کێشەکە ئەوەیە گرفتی کۆمەڵایەتی و دەرونی کۆمەڵایەتی کێشەی هەیە. ئێمە ئەبێ لەسەر ئەو خاڵە زۆر بەجددی ڕابوەستین و داوا لە کۆمەلگەی خۆجێی دەکەم ئەو ڕێکخراوەکانی ناوخۆیی و بەتایبەتی وەزارەتی پەروەردە، وەزارەتی خوێندنی باڵا ڕۆلێکی چالاکانە لەم بابەتە بگێڕن، هاوکاریمان بکەن. بەڵێ زۆر سپاس جەناب وەزیر زریان. تاوام لە سایتی وشا دەمەوێت پرسیاری ئەوە بکەم پێداچوونەوە بۆ مۆڵەتانە ناکەن کە دراوە و ژمارە ئەو مۆڵەتانە چەندە کە ئێستا خەڵک مۆڵەتی چەکی هەیە و پرسیاری دووەم لەبارەی ئەوەی کە ئەو شوێنانەی لە بری دادگاکان کێشەکان یەکلایی دەکەنەوە بڕیار دەدەن کە بە چارەسەری کۆمەڵایەتی ناسرا و لەلایەن سەرۆک عەشیرەتەکانیان ڕیشسپی و گەورەی خێزانەکان یەکلایی دەکرێنەوە، چی لەگەڵ ئەوانە دەکەن؟ زۆر سپاس. مۆڵەتی کۆن هەر بۆی بەڕێستان و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاگادار بن کەمترین تاوان بە چەکی مۆڵەت دراو ئەنجام دراوە لە سەدا یەک کەمترە، ینی پۆینت شتێکە، ینی لە سەدا یەک کەمتر ئەو تاوانانەی بە چەکی مۆڵەت دراو ئەنجام دەدرێت، چونکە ئەو چەکە نادرێتە هەموو کەسێک. ئەمانە ئەوەی کە مۆڵەتیان هەیە بە هەمان ڕێکاری نوێ بایۆمەتری دەکرێنەوە، جارێکی تر داواکاری دەنووسنەوە، چەکەکەیان تۆمار دەکرێتەوە ئەگەر پێداگیری بکە لەسەرەوەی مۆڵەتی هەبێتن، ئەگەر نەخۆ مۆڵەتەکەی هەڵدەوەشێتەوە و پێویستی پێ نەما بێتن. بەڵام بابەتی دووەم کە چارەسەری کۆمەڵایەتیە، طبعا لە نەبوونی چارەسەری یاسایی گونجاو زۆر جار کێشەکان لە ڕێگەی نووسنگەکانی کۆمەڵایەتی حزبەکان یان بەدەر لە حزبەکانیش ڕیشسپیەکانی کۆمەڵگای کوردەواری خۆمان دەڵێن لە ناو عەشیرەت لە ناو شار ڕیشسپی هەیە لە ناو ئەو بنەماڵەیە لەگەڵ ئەو بنەماڵەیە پێک دێن لەسەر هەندێک مەسایل. ئەمە باشە بۆ کەمکردنەوەی توندوتیژی، بۆ کەمکردنەوەی کێشە و گرفتەکان، بەڵام لە دەرەنجام ئەبێ ئەم بابەتە لە ڕووی یاساییەوە چارەسەر بکرێتن، چونکە ئەو کەسەی کە تاوانی ئەنجام داوە ناکرێتن تاوان ئەنجام بداتن و بەیانی کابرایەکی توانای مادی هەیە بچێتن بە پارە کێشەکانی خۆی چارەسەر بکە. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی زۆربوونی تاوانی کوشتن. کەسێک هەیە دوژمنداریە بەڵام توانای مادیشی هەیە، ئەڵێ من دوو نەفەر لەم عایلە ڕەنگە لە ناو بەرم دەتوانم تعویزی بەڵام دەگەم بە ئامانجی خۆم. ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان. هۆکارێکی تر بەڕاستی کە ژمارەکان بەرەو زۆربوونن دادگایە. هۆکارێکی تر جێبەجێکردنی بڕیارەکانی دادگایە. بۆ نمونە کەسێک کە بە تاوانێکی کوشتن تۆمەتبار دەکرێتن و سزا دەدرێت بە حکمی ئیعدام، ئەتا ئێستا ئەم بابەتە جێبەجێ نەکراوە. جێبەجێکردنی ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی تر کە
ڕەدعێک دروست دەکاتن لەلایەن هەر کەسێک بیر لەوە بکاتەوە ڕووداوێکی کوشتن ئەنجام بدات لە داهاتوودا ڕەنگە ببێتە هۆکاری ئەوەی خۆشی ژیانی لەدەست بدات. بۆیە کۆمەڵێک ڕێکار هەنە پێویستە هەم دەستگاکانی جێبەجێکردن، هەم دەستگاکانی دادگا و دادوەرەکان، هەم کۆمەلگا خۆشی هاوکار بتن بۆ ئەوی هەمووان بتوانین ئەم پرۆسەیە سەر بخەین و کۆمەلگایەکی ئارامان هەبێت. جەنابی وەزیر قارەمان جەوهرم لە کورسات نیوز دوو پرسیارم هەبوو. پرسیاری یەکەم سەبارەت بە ئەو پەیامانەی یاخود ئەو داواکاریانەی کە وەزارەتی ناوخۆ لە پەیامەکەی سەرۆکی حکوومەتیش داهاتووە کە داوا دەکرێت خەڵک چەکەکانیان ڕادەست بکرێتن. ئایا ئەمە هۆکار دەبێت بۆ ئەوەی کەوا ئەو ژمارە زۆرەی چەکە بە مۆڵەتەی کە هەیە لە نێو خەڵک کەم ببێتەوە یاخود خەڵک ئامادە بێت چەکەکانیان بدەن بە حکوومەت، یان بیر لەوە نەکراوەتەوە لە بڕی دانانی مەفارز و بازگەشت لە شەقامەکان، ینی لە شوێنە گشتیەکان و لە هەندێک گەڕک و ماڵش بگەڕێن وەکو هێزە ئەمنیەکان. ئەمە پرسیاری یەکەمم. پرسیاری دووەم سەبارەت بە باست لەوە کرد کە دەستگاکانی ڕاگەیاندن ینی ڕۆڵیان بووە لە گواستنەوەی بەشێک لەو کوشتن و ئەو تاوانانەی کە دەکرێت وەکو وەزارەتی ناوخۆ دەسەڵاتی ئەوەتان نییە، ینی ڕووماڵکردن و چالاکیەکان یاخود گواستنەوەی ئەوە هەواڵانە قەدەغە بکەن لە دەستگاکانی ڕاگەاندن بەتایبەت ئەو کوشتانەی کە دەکرێتن کاریگەریان نەبێت لەسەر کۆمەلگا. سپاس. سەبارەت بە خەڵک ئێمە پشت ئەستورین بە پشت گەرمین بە خەڵکی خۆمان کە هاوکارن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و هەتا ئێستا ئەو کێشە و گرفتانەی کە ڕوبەڕووی هەرێم بوونەتەوە بە پشتیوانی و خۆڕاگری خەڵکی هەرێمی کوردستان بووە و ئێمە وەکو خزمەتکاری ئەو خەڵکێکە لە ئۆرگانەکانی حکومی داوا لە جەماوەری خۆمان دەکەین لە هەرێمی کوردستان کە هاوکار بن و من پشت ڕاستم لەوەی کە خەڵکێکی زۆر بە پێر ئەو داواکاریەوە دێن و ئەو فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت جێبەجێ دەبێتن. ئێمەش داوایان لێ دەکەین کە ئەوەی کە پێویستی بە چەک نەبێتن. من پشت ڕاستم کە بەشێکی زۆری خەڵک ڕەنگە ساڵەهای ساڵە چەکی لە ماڵەوە هەبێتن هەر نەیهێناوە لە ناو ماڵی خۆشی هەڵی نەگرتووە، بەڵام هەر حەز دەکات چەکێکی هەبێتن. بۆیە ئەگەر ئەم بابەتانە پێویست نەکاتن ڕادەست بکەن، ئەگەر نا بە پێچەوانەی ئەمە خۆ ئێمە دامەزراوەکانمان ئازادن لەوەی کە لە هەر شوێنێک چەکێکی نایاسایی هەبێت، لە ماڵان بێت، لە سەر شەقام بێت، لە فەرمانگەکانی حکوومەت بێت، لە مۆڵ و بازارەکان بێت. هەر ئەمڕۆ داوام لە پارێزگار و ئیدارە سەربەخۆکان کردووە کە ئەو فەرمانبەرانەی سەردانی یان ئەو هاوڵاتیانێ سەردانی وەزارەتەکان و فەرمانگەکانی حکوومەت دەکەن ئەگەر چەکیان پێبوو لە پرزگەکە دایاننا پێناسەی هەڵگرتن و مۆڵەتی چەکیان نەبوو ئەو چەکای بێ دەستی بەسەردا بگیرێ. بۆیە من داوا لە هەموو خەڵک دەکەم ئەو چەکەی هەتانە یا ڕادەستی بکەن یا داوای مۆڵەت بکەن بە پێی ئەو مەرجە و ئەو ڕێکارانەی کە حکوومەت دەکاتن. بابەتی سزادان یان ڕێکار وەرگرتن بەرامبەر بە کەناڵەکانی ڕاگەاندن ئەمە لە ئەنجومەنی وەزیرانیش باس کراوە، پێشتر لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریش باس کراوە کە ئەوان لەگەڵ کەناڵەکان و ڕاگەاندن ئەوان وەکو بڵێ ڕاستەوخۆ مامەڵە دەکەن. هەر کاتێک لە وەزارەتی ڕۆشنبیریەوە یان داواکاری گشتی داوایەک هەبێتن ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ دەسەڵاتی جێبەجێکردنین. هەر بڕیارێک لە دادگا دەربچێت لە هەر وەزارەتێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە داواکاری گشتی لە دادگاکان دەربچێت ئێمە وەکو پۆلیس و ئاسایش مولزەمین کە جێبەجێ بکەین. ئێمە جێبەجێکاری سیاسەتی گشتی حکوومەتی هەرێمی کوردستانین. بۆیە هەر ئۆرگانێکی حکوومەت هەر ڕێکارێکی پێ باش بێتن وەزارەتی ناوخۆ بە خۆشحاڵیەوە و بە ئەرکێکی خۆی هەڵدەسێتن و جێبەجێ دەکاتن. زۆر سوپاسان دەکەم کە گوێگەر بوون. زەنابی زۆر سوپاسان دەکەم.